من لەگەڵ میوانەکەم لەسرم بابەتە قسە دەکەم کە تا چەند دەتوانی ومانە پێش بە پیسبوونی ژینگە و مەترسیەکانی کاریگەری نێگەتیڤەکانی ژینگە لە هەرێمی کوردستان بگرین. بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سیدیق سەرۆکی دەستەی ژینگە و هەروەها پاراستن و چاکردنی ژینگە لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێت. سەلامەت بی، سپاس. دوێنێ بڕیارێک دەرکرا بە تایبەتی بۆی کە پاڵاو گەناساییەکان لە سنووری پارێزگای هەولێردا بخرێن، وەروە کۆمەڵێک مەرجیش دانران بۆ ئەوی کە کاریگەری نگەتیڤەکانی ئەم پاڵاوتگانە لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. پێتان وایە ئەمە ڕێگەیەکی باشە؟ بەڵێ، سەرەتا دەبێ ئەوە بڵێم پێخۆشحاڵم بەوەی کە ژینگە لەم ساڵانی دوایی بوو بە باسی ڕۆژ. بە باسی ڕۆژ بەمانای ئەوەی کە لە هەموو کەناڵەکانە باسی هەیە و لە نێو ماڵەکانە باسی هەیە، لە نێو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی باسی هەیە. ئەوە بەڕاستی بۆ ئێمە بە باش و بە خراپ باسکردنی لایەنە باشەکان و لایەنە خراپەکانی ژینگە بکرێ بۆ ئێمە چاکە، چونکە ئەتوانین بڵێن کۆڕایەک دروستەکە لە ئاستی هەرێمی کوردستاندا. خۆی لە خۆیدا ئەتوانین بڵێن ئێمە هەموو کارەکان بە یاسا و بە ڕێنمایی جێبەجێکن. وەختێک کە یاسای ژمارەشتی ساڵی 2008 دەرچووە لە نێو ئەوەدا پێبژاردن هەیە، ڕاگرتن هەیە، داخستن هەیە، لێسەنەوەی مۆڵەت هەیە. هەموو ئەم هەنگاوانە لەگەڵ هەندێک لەم شوێنانە نرابوون، بە تایبەت پاش ئەوەی کەوا ئەو بەندە یاساییەی مادەی 42مان کرد بە ڕێنماییەک بە ناوی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2023 بۆ کۆنتترۆلکردن یا بۆ بەدواداچوون و بەرزەفتکردنی سەرپێچیە ژینگەیەکان. بە کاراکردنی ئەمە ئەو قۆناغی کە پێبژاردنمان هەموو ئەمانەی کە باس کرا پێبژاردنیان لەگەڵا کراوە، هەموو ئەمانە چۆنەڵێ وریاکردنەوە و نامی ئاگدارکردنەوەیان بۆ چوە. بەڵام گەشتە ڕادەیەک ئیدی ئەوانە دیارە گویان لێ نییە مەسئلەی پارە و غەرامەکردن و پێبژاردن. گەشتی تە ناچار دو هەنگاو کە ئەبێ داخستن بێ، لە دوای داخستنیش هەر کۆتایی پێهێنانە بەکارەکانیان، چونکە لە ڕاستیدا ئەم پاڵاوگانە ینی جوان نییە کە خۆمان بەدەمی خۆمان ئەڵێن پاڵاوگە نایاسایەکان. باشە کە ناوی نایاساییە بۆ هەیە، لە ڕاستیدا بۆیە ئەم هەنگاوە هەنگاوێکی باش بوو، هەنگاوێک بوو ئەتوانی بڵێ هەموو خەڵکی کوردستان بەگشتی و هەولێر بە تایبەتی چاوەڕوانی بوو، هەموو دەستخۆشی لە بڕیاردەرانی هەرێم دەکەن بۆ دەرکردنی ئەم بڕیار. باشە، مەترسیەکانی سەر ژینگەی هەرێمی کوردستان بەو ڕادەیە بوو کەم بڕیارانە دەربکرێت ئێستا لە چاستێکیا دەبینن بە بەراورد بە عێراق و وڵاتانی دیکەش. بەڵێ، بڕوان ئێمە کە ئەو هەموو نمونانەی بەڕێزت باست کرد لە جۆرەکانی پیسبوونی ژینگە، پیسبوونی ئاو، پیسبوونی خاک، ئەنجا پیسبوونی چۆن دەڵێ هەستی بیستن و پیسبوونی هەستی بینین و ڤیژوال پۆلیوشن و هەموو ئەم جۆرانە مادە تیشکاوەرەکان و هەموو ئەم بابەتانە بڕوانە. دەڵێن مرۆڤ بۆچی ئەو بڕیارە گرنگ بوو؟ دەڵێن مرۆڤ لە پیسبوونی خاکدا دەتوانێت بەرهەمی ئەو خاکە نەخوا، چونکە ئەو خاکە پیس بوو. دەتوانێت مرۆڤ چەند ڕۆژ لە ژێردار و پەردووی خانوەکانە بۆ لە کاتی بوومە لەرزەکانە ئاوی نەخواردوتەوە، نەش مردووە، کەواتە مرۆڤ دەتوانێت بە ڕۆژوو بێ و ئاویش نەخواتەوە. ئەمە هەمومان پێمان دەڵێ ئێمە ئازادین لەوەی ئەو خاکە بەکار نهێنین چونکە پیس کراوە، ئەو ئاوەش نەخۆینەوە چونکە پێمان وایە پیسە. بەڵام ئێمە ناتوانین بڵین ئەم هەوایە هەڵنامژین لەبەر ئەوەی بڕیار دراوە ئەم هەوایە پیسە، بە چەند چرکەیەکیش ناتوانین. بۆ یەک دەڵێ ئەکەوینە نێوان ئەوەی کە بەراوردی بکەین لە نێوان هەموو جۆرەکانی پیسبوون، پیسبوونی هەوا لە هەمووی مەترسیدارترە، چونکە مرۆڤ بۆ چەند چرکەیەکیش ناتوانێت لە هەوا دەستبەردار بێ. لە ئەنجامدا بێگومان ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو لە عێراقیشدا و لە هەرێمی کوردستانیش لە زۆربەی وڵاتانی دنیاشدا پیسبوونی هەوا لای پێشەوە دەگرێت لە چارەسەرکردن. باشە، لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەوڵی باش بووە بۆ ڕێگریکردن لەم گۆڕانکاریانە. ئەنجومەنێکی باڵاش پێکهێنراوە. چیتان کردەوە؟ پلانی چی دیکە هەیە کە بیکەن؟ دەستەی ژینگە چونکە وەکو وەزارەتی ژینگەی عێراق و وەکو EPA ئەمریکا و وەکو هەموو ئەو دەستانی تری جیهان پێوترێت دەستەیەکی چاودێری بە دوواداچوون هەماهەنگی، واتە هەمیشە سنتەرە، یاساکانی لایە و ڕێنمایەکانی لەلایە. وەختی هەر کارێک دێتە پێشەوە لەگەڵ لایەنە جێبەجێکارەکانی دیکە لە چوارچێوەی ئەو ئەنجومەنە کاری خۆی دەکات. با ئەوەی دوێنێ بکەین بە نمونە پاڵاوگەکان دەستەی ژینگە چیاڵێ؟ دەستەی ژینگاڵێ وەزارەتی سامانە سروشتەکان تۆ لایەنی سەرەکیت لەم بابەتە، ئەگەر تۆ سوتەمەنیان نەدەیتێ ئەوان بەچی کارەکە. ئەوە خاڵێکی دیکە تۆ ڕێنماییت هەیە بە ناوی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2020 کە ئەو ڕێنماییەکی زۆر چاکە نزیکەی 30 لاپەڕەیە، 2 چاپتەری بۆ ژینگە تەرخان کراوە، بەڵام هیچ یەکێ لەو پاڵاوگانە کاریان بەوە نەکردووە. بۆیە لەم حاڵەتەدا ئێمە دێین وەکو دەستەی ژینگە کارەکانمان لەگەڵ ئەم وەزارەتە ڕێک دەخەین لەم بابەتە بۆ لایەنی جێبەجێکار وەزارەتی ناوخۆ کە پۆلیسی ژینگە و دارستان لە لای تۆیە، وەزارەتی شارەوانی کە پۆلیسی شارەوانی لە لای تۆیە، لە سوارچەوەی ئەم سنووردا کە پارێزگاری هەیە و پارێزگاری هەولێری پێدەڵێن ئەم
ستافە پێکەوە کارمان کردووە لەسەر ئەو بڕیارەی دوێن. زۆر باش بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی تا چەندە کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئەم گۆڕانکاریە نەگەتیڤانە هەیە هەوڵتان بۆم بابەتە داوە چاندنی دار و کۆمەڵ ڕاستە مەسەلەی ڕوبەری سەوزایی بۆچی گرنگە لەبەر ئەوە گرنگە لە ڕاستیدا ئێمە ئێستا جیهان ئەگەڕێتەوە بۆ وشەیەک یا بۆ زاراوەیەک ئەڵێ NBS یعنی Nature Based Solution بەمانای چارەسەرە پشت بەستوەکان بە سروشت ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو حاڵەتە لە چیا لەبەرەوەی ئێمە ڕوبەرێکی یەکجا زۆرەکەین بە شەقام ئەو بێگومان قیری تیا بەکارهێنین شۆستە چیمەنتۆی تیا بەکارهێنین ڕوبەری فراوانبووری شار فراوانبوونی شار یعنی چی یعنی زیادکردنی ڕوبەری کۆنکریت و بەرد و دار و ئەمانە هەمووی لەسەر حسابی ڕوبەری سەوزاییە بۆیە ئەو ڕێژەی کە پێویستە 15 بێ 20 بێ 25 بێ 30 بێ بە بەردەوامی ئێمە لە دەستەی ژینگە هیچ پرۆژەیەک لە لای ئێمەوە ڕەزامەندی پێدرابێ ئەبێ لە 125ەکەی بکە ئێستا کۆمەڵێک کارگە و کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک پرۆژە دێنەوە بۆ لای ئێمە دەڵێن داوای ڕەزامەندی شوێنەکانی ترمان لێکراوە بە ژینگەشەوە دەڵێن ئەی باشە تۆ کاتی خۆی لە ژینگە تێپەڕ نەبوویتە ئەی چۆن وەرەگرتوواڵێن سەدانی بۆ پرۆژەکانی ئەو بەرهێنانە بۆ هەموو پرۆژەکانی هەرێ وەختێککە دێتەوە ئەنی ئەڵێن ئەوەی ئێستا دێتە لای ژینگە هەر کاتێک 125 بێ بکە بەڵام ئەڵێن پرۆژەیەک هەیە 10 ساڵ لەمەوبەر پرۆژەیەک هەیە پێشی ئەوەی دەستەی ژینگەشدا بمەزرێ پرۆژەی کردو بەڵام ڕوبەری سەوزایی نییە کە دێتەوە لای ئێمە چیمان کردو پرۆژەیەکی دیکەمانداهێنە پێی دەڵێن لە بری سەوز لە نزیکی پرۆژەکەت یاخود لە شوێنێکی دیکە لە چوارچێوەی شارەکەی خۆتدا دەبێ هەمان ئەو ڕوبەرەمان بۆ بکەیتەوە شوێنەکان چۆن قوتابخانەکانە زانکۆکانە مزگەوتەکانە شوێنەکانی پەرستگاکانە ئەو شوێنانی کە خاوەنددارێتی لێ ئەکرێ و دەتوانرێ ئەو بدرێتەوەتە بە پرۆژەی سەوزکردن و بە پرۆژەی لە بری سەوزکردن ساڵ بە ساڵ ئێمە تەماشاکەین بۆ لە ساڵی پار 1,050,000 مەتر دووجا سەوزاییمان بە خاوەن پرۆژەکان کردووە زۆر باشە ئاماژەتان بەوە کرد کە وەکو چاودێریکردنی سەررجەم ئەو لایەنانەی کە پابند دەبێ بن بە پاراستنی ژینگەوە دەستەکەتان کار دەکات بەڵام تا چەندە لەگەڵ لایانی پەروەردەی کارتان کردووە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک هۆشیاری ژینگەیەوە پەروەردەی ژینگەی 5 لایەنمان هەیە ئێمە لەو ئەنجومەنەی کە هەموو وەزارەتەکانی تێدایە نزیکەی وەزارەتەکان ئەوانەی کە جێبەجێکار و کاریان لەگەڵاکەین هەندێکیشان پێیان لین وەزارەتە واتاییەکان ئەوانەی کە لە ڕووی هزر و بیرەوە دەتوانن پشتگیریمان بکەن یەکەمیان وەزارەتی پەروەردەیە لەگەڵ دەستگای ڕوانگە نزیکەی 10,000 دانە لە ڕێبەری ژینگەیمان چاپ کرد ئەوە دراوەتە مامۆستایەکی زانست خولیشیان بۆ کراوەتەوە بە ڕەزامەندی وەزارەتی پەروەردە لە نێو قوتابخانەکان ئەستودی لەوەرەگرن خۆشی بەڕێز وەزیری پەروەردە ئامادەی یەکێک لە کۆبوونەوەکانمان بوو بڕیاریشاندا ڕۆژی 31 هەموو ساڵێکیان ناونا ڕۆژی پەروەردەی ژینگەی لە هەمان کاتیشدا بابەتەکانی ژینگە تێکەڵ لە هەموو بابەتەکان کرا حەزمان نەکرد ئێمە و ئەوانیش ژینگە یە بۆ کار بابەتێک بیکەینە وانەیەک تاقیکردنەوەی تێدا بکرێت چونکە بەهۆی تاقیکردنەوەکەەوە قوتابی خوێندکار حەزی لە بابەتەکە نابێ و تومانە با تێک هەڵکێشی هەموو بابەتەکانی تر بکرێت وەزارەتی خوێندنی باڵا کە بەشی ژینگە لە زانکۆی ساڵاحەدین هەیە و لە زاخۆ هەیە و هەبوو ئەمانوی بیکاتەوە سلێمانیش ئەم ساڵ دەرچووی ئەبێ ئەمە دوو وەزارەت کە لە ئاستی پەروەردە و لە ئاستی خوێندنی باڵا بە هەمان شێوە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری چکۆ لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بەپێی ئامارەکان بۆمان دەرکەوتۆ نزیکەی 31 کەناڵی ئاسمانی کوردیمان هەیە لە هەرێمی کوردستان نزیکەی 126 کەناڵی لۆکاڵی تیڤمان هەیە نزیکەی 175 رادیۆ FM-مان هەیە 330 کەناڵ ئەگەر هەفتانە هەر یەکەی باسێک لە ژینگە بکە شۆڕشێک بەرپاکە لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان چونکە ئەم بابەتە یەکێکە لەوانی کە هەمیشە دەڵێن خانمان لاوان کاریگەری گۆڕانی کەشوهەوە بەسەریان زۆر زیاترە وەزارەتی ئەوقاف پەیمانگای هەیە پەیمانگاکەی بۆ 2 ساڵە پێشنوێژەکان و وتار خوێنەکان پەروەردە ئامادە دەکا بابەتی ژینگە لەوێدا هەیە بابەتی ژینگە یەکێکە لە بابەتەکان لە قۆناغی دوو لە وەزارەتی ئەوقاف ئەخوێنرێ کەواتە ئەمە هەمووی پێکەوە کۆکەیتەوە ئەم 5 وەزارەتە لەگەڵ 221 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بۆیە ئەتوانی بڵێ تا ڕادێک ڕۆشنبیری ژینگەی بایەخی باشەگەر لە کۆتایشتا بپرسم سەبارەت بە چڕی دانیشتوان لە هەرێمی کوردستان بەگشتی و هەروەها بابەتانێک کە بەڕێز ئاماژەت پێکرد ئایا تا چەند دەمە کاریگەری هەبوو لەسەر پیسبوونیەوە هاوکات بگەڕێمەوە سەر پرسیاری سەرەکیشم ڕێژەی پاڵاوگەکان لە هەولێر بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەوەندە زۆرن یا ئێستا لە ئاستی ستانداردن
بڵێ بەنسبت بەشی یەکەمەوە هەمیشە گوتمانە پیسبوونی هەوا سێ هۆکاری سەرەکی هەیە یەکێکان چڕبوونەوەی دانیشتوانە لە نێو ڕوبەرێکی بچووکدا ئەوی دیکەی بریتی بۆ لە کارگەکان و نزیکیان و پاڵاوگەکان ئەوی دیکەشیان بریتە لە هۆکارەکانی گواستنەوە ئێمە گرفتمان لە هۆکاری گواستنەوە لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن بە بەردەوامی باسی ئەوە دەکەین لە هەرێمی کوردستاندا پێویستیمان بە هۆکاری گواستنەوەی گشتیە شەمەندە فەرەمیترۆیە ترامە ئەمانە پاس ئەمانەمان نییە هەتا ئەوە پەیدا نەکەین بێگومان بە هۆکاری گواستنەوەی تایبەت گرفتێکمان بۆ دروست دەبێت لە هەمان کاتیشدا ئەوەی سنووری دەرەوەی شارەوانەکان و دوورخستنەوە و بە تەکنۆلۆژیای نوێ کار بکەن ئەوی شتێکێکە لە کارەکان ئەوەی باست کرد لە مەسلەی چڕبوونەوەی دانیشتوان ئەبێ کارێک بکەین لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و شارەوانی هەوڵەکانمان لە پێناوی دروستکردنی شاری نێوانیە واتە ناکرێت ئێمە هەولێر سلێمانی دوهۆک سێ شاری زۆر قەرەباڵغ بن هەموو خەڵک لەبەر خۆشی و خۆشگوزارانی ڕوو لەم شارە بکەن بۆ ئەوەی شاری هەولێر چۆن دەڵێ سنتەری شاری هەولێر لە ڕووی خۆشگوزارانیەوە باش بژی دەبێ سۆران وەکو هەولێر لێ بکەین دەبێ پێنجۆن وەک سلێمانی لێ بکەین دەبێ ئاکرێ وەکو دوهۆک لێ بکەین چونکە ئێمە لە ساڵی 1965 لەو ئامارەی ئەو کاتەوە بۆ ئێستا ئەو 6 ساڵی کە تێپەڕیەوە چی ڕوویداوە لە ساڵی 1965 لە 162 دانیشتوانی هەولێر لە لادێ بووە 38ەکەی لە ناوشار بووە 158 سلێمانی لە لادێ بووە ئەو دوای لە ناوشار بووە 167 دوهۆک ئەو سنووری ئەو کاتە لە ناو لادێکان بوون ئێستا ئەگە تەماشای ئەو سێ ژمارەیە بکەیتەوە ژمارەی فەرمین مانای وایە 6 ساڵ لەمەوە بەر لە 162 دانیشتوانی هەرێمی کوردستان لە گوند و لادێ بوونە بەڵام ئێستا بە پێی ئامارەکان 180 لە ناو شارە 120 لە گوند و لادێکانە ئەمەش بێگومان ئەبێ چاکرێت باشە بەس پرسیارە کوتایەکەم ڕێژەی پاڵاوگەکان و ژمارەیان ئەم پاڵاوگانەی کە هەمان ئێمە توێمەڵێ سێ پاڵاوگەمان هەیە فەرمیە سێ پاڵاوگەمان هەیە بە پێی ستاندارد ئیشەکەن ئەو دوای هەر هەمووی نەڕەزامەندی هەیە و نەیاسایی زۆر باشە بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە زۆر سپاس کە لەگەڵ ماڵی سپاس